خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەی دوای هەوڵ و وتانێکی زۆر دوجار ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراقی دانینا بە پارێزگابوونی هەڵەبجە و ئەم ساتانە هەڵەبجە 19مین پارێزگای عێراقە. هەرچەندە لە ماوەی ڕابردوودا پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان دانیان بە پارێزگابوونی هەڵەبجە نەبوو، بەڵام گرنگ بوو بۆ هەڵەبجەیەکان بەر لە 16ی سێ هەڵەبجە لەسەر ئاسی حکوومەتی عێراقیدا کە لە ناوەڕۆکی بەرنامەکەدا گفتوگۆی لەسەرەکەین کە چ سوود و چی بە هەڵەبجەیەکان و هەڵەبجە دەبەخشێت بۆ ئەوی بکرێتە پارێزگا و دانی پێدا بدرێت. ئێمە وەک ڕۆژنامە نووس و دەستگای میدیایی کورسات پیرۆزبایی لە هەڵەبجەیەکان و لە خۆمان و لە سەرجەم و کوردێکی دڵسۆزەکەین بە هیوای ئەوەین کە بەشێک یان کەمێک لە ئازار و برین و مەینەتەکانی هەڵەبجە و هەڵەبجەیەکان چارەسەر بن. ئەم شەو گفتوگۆ لەسەر ناوەڕۆکی ئەم بڕیارەکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان لە پارێزگای هەڵەبجەوە. بەڕێز ئازاد تۆفیق پارێزگاری هەڵەبجە پارێزگای هەڵەبجە حەزەکەم هەردووبارەی کەمەوە کاگەزا زۆر سپاس و هەروەها سپاس هەروەها بڕیارە کەمێکی تر دکتۆر ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان کە خۆی هەوڵ و ماندووبوونێکی زۆری بینی لە پێناو ئەوەی کە پرۆسەکە بە یاسایی و بە شوێن و مەبەستی خۆی بگات بە سەرپەرشتی بەڕێز قوبا تاڵەبانی. کاگازات دووبارە پیرۆزە، هەستت پێش ئەوەی کە پارێزگای هەڵەبجە کە تەنها حکوومەت و پەرلەمان و ناوەندەکانی تر دانیان پێدا نابوو، ئێستا کە ئەنجومەنی وەزیرانی عێراق و ئێستا تۆ 19مین پارێزگار یان یەکێکی لە 19 پارێزگارەکەی عێراق، چه هەستێکت هەیە بۆ هەڵەبجە و هەڵەبجەیەکە؟ بەناوی خی گەورە میهرەبان سەرەتا لە 35 ساڵیادی چیمیابارانی هەڵەبجە سەری ڕێز و نەوازش بۆ شەیدانی چیمیاباران، بۆ کەسوکاری سەربەرزیان، بۆ ئەو دایک و باوکانەی تاکو ئەمڕۆ بە ئاواتی لە ئامێزگرتنی مناڵەون بۆکانیانین و بۆ تاقانەکانی چیمیاباران کە من پێم وایە تاقانەی هەموو کوردستانن و بۆ ڕزگاربووانی چیمیاباران کە من پێم وایە شەیدی زیندون دائەنوێنین و هەستی من هەستی وەکو هەموو هەڵەبجەیەکان شادومانی و دڵخۆشیە هیوجێی خۆیەتی هەلێرە وسپاسی بەڕێز جەنابی سوودانی سەرۆکی وەزیرانی عێراق و جەنابی ئەنجومەنی وەزیرانی عێراق و سەرجەم فراکسیۆنە عێراقیەکان و فراکسیۆنە کوردستانیەکان بە هەموو ڕنگ و دەنجێکۆ بکەین کە ماندوو بوون لە کەیسی بە کەنارگەاندنی با بڵێن کەیسی هەڵەبجەدا و بە پارێزگابوونی هەڵەبجە. دڵمان خۆشە، هیوادارین بۆ قەرەبووکردنەوەی کەسوکاری قوربانیان، بۆ لاکردنەوەی جدی لە هەڵەبجە حکوومەتی عێراقی فیداڵ هاوشانی حکوومەتی هەرێمی کوردستان دەستی ئاوەدانکردنەوە و دەستی ئیعمار بۆ ئەم شارە شەیدە، بۆ ئەم شارە شۆڕژێرە، بۆ ئەم شارە لە مێژینەیە درێژ بکات. بەڵێ کاگازات، ئێستا ڕەنگە مەسەلەن کەسێک بڵێت باشە ئەمە چی بە هەڵەبجە ئەبەخشێت؟ یعنی ئەگەر حکوومەتی عێراق دانی بە پارێزگابوونی هەڵەبجە داناوە چی بە هەڵەبجە و هەڵەبجەیەکانە بەخشێت؟ ئەتوانن تا چەند دەست کراوە بن، تا چەند لە خزمەتکردن لە دەست ڕۆیشتن بۆ تەنانەت ناوەندە نێودەوڵەتیەکانیش؟ ئەمە لێکەوتەی هەم سیاسی هەیە و لێکەوتەی ئابووری هەیە. لە ڕووی سیاسیەوە هەڵەبجە ئەبێ بە پێگەیەکی تایبەتی ئەبێ شان بەشانی 18 پارێزگاکەی عێراق و شان بەشانی 3 پارێزگاکەی هەرێم. لە ڕووی با بڵین ئیداریەوە یامالیەوە هەڵەبجە دەبێ بە پارێزگایەکی سربەخۆ و ئەم هەڵەبجەیە بە حکمی نەسەمە و ژمارەی دانیشتوان و ڕوپێوی جوگرافی ساڵانە لە بودجەی حکوومەتی عێراقی فیداڵ بودجەی تایبەتی بۆ دابینەکرێ و ئەو بودجێش لە ڕێی خزمەتگوزاری، لە ڕێی ئاوەدانکردنەوە، لە ڕێی دروستکردنی هۆڵ و لە ڕێی دروستکردنی جادەی دووسایت و لە ڕێگەی پارک و لە ڕێگەی با بڵین ئیعمارەوە دێتە دی و لەسەروی
هەموویەوە خەڵکی چیمیابەرانی هەڵەبجە کەسوکاری قوربانیان دەبێ تعویز بدرێن و دەبێ حکوومەتی ئێرێن بچێتە ژێرباری قەرەبووکردنەوەی ئەو نەهامەتێ گەورەی بەسەریان هاتووە. هەرچەندە ئێمە پێمان وایە هەموو کولوی دنیا پەنجەیەکی مناڵێکی ون بوو و هەموو کولوی دنیا پەنجەی شەیدێکی چیمیابەرانی هەڵەبجە نایەنێ، بەڵام بەڕاستی لەم کاتا بەپی ئەلیحسان و بیتەمام هیوادارین دوای جێبەجێبوونی ڕێکاری یاسایی یەکەمکاری حکوومەتی عێراقی فیدراڵ تعویز و با بڵین ژماردن و بژاردننی زەرەر و زیانەکانی قوربانیانی چیمیابەران و شەیدانی هەڵەبجە بێت. بەڵێ یعنی ئەمە چی ئەبەخشێت بە لە 35 ساڵیاتی هەڵەبجە تا چەند مەسەلەن هەڵەبجەکان هەرچەندە وەک جەنابەت وتت کە بەڕاستی ئەمە پەنجەی منداڵێک ناهێنێ، بەڵام لانی کەم خۆ باشترە لەوەی کە ئێمە هەر بە دیار ئازارەکانەوە بین. یعنی لای هەڵەبجەکان چ مەغزایەکی هەیە ئەوەی کە لە دوای بڕیارەکەەوە تۆ بینی بێتن یان بیست بێتن؟ طبعا ئێمە کە ئەبین بە پارێزگا بە شێوەیەکی فەرمی واتە ئێمە لە هەڵبژاردننی داهاتوو کە 5 مانگی داهاتوو 6 مانگی داهاتوو کە لە کوردستان یا لە عێراق دەکرێت ئێمە خاوەن لە کورسی خۆمان ئەبین و لە فراکسیۆنەکان و ببوورە لە کۆمیسیۆنی باڵا حسابی پارێزگایەکی سەر بە خۆمان بۆکرێ و لە پێدانی بودجێ وڵات عێراق واتە حکوومەتی عێراقی فیدرال بۆ سەرجەم پارێزگاکان ئێمەش بە پێیژماری دانیشتوانمان بە پێ ڕوپێوی جوگرافیامان بودجەی تایبەتیمان بۆ دابین نەکرێ و ئەو کەیسانەی کە پەیوەندی بە هەندێ بەڕێوەبەرایەتی گشتی یا بە هەندێک جومگەی نێوان وزارەتی حکوومەتی عێراقی فیدرال و وزارەتی ناوخۆیە لە پێدانی جنسیە ڕێگەزنامە لە دەرێنانی کارتی نیشتیمانی هەمووی وەکو پارێزگای هەڵەبجەیە بێ لە پەساپۆرت و شتەکانی تر و بە پەیوەندی بە وزارەتی بازرگانی واتە فۆرمی بایعی واتە کۆدی دابشکردنی خۆراک ئێمە وەکو پارێزگایەکی سەربەخۆ مامەڵەمان لەگەڵ دەکرێت. بۆیە هیوادارم حکوومەتی عێراقی فیدرال لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر خەت بن بۆ ئەوەی وزارەتی بازرگانی دەوڵەتی عێراقی فیدرال و وزارەتی ناوخۆ و وزارەتی تەختیت و هەتا وزارەتی ئەعمار و ئیسکانی عێراقی هەماهەنگ بن لەگەڵ وزارەتی ئاوەدانکردنەوەی خۆمان بۆ ڕاکێشانی دەستی ئاوەدانی دەستی خزمەتگوزاری. دیارە ئەمانەش ئەتوانین بڵین دوای بە گرتنەبەری ڕێکارەکان بۆ پارێزگابوون بە شێوەی ڕسمی لە ماوەی ساڵێک تا 2 ساڵە ڕنگانەوەی ئیجابی و ئەرێنی زۆر باشی لەسەر دەستی ئاوەدانکردنەوە دەبێت. من چەند ڕۆژ بەردە ئێستا لە خزمەت ئێوە بووم لە پارێزگای هەڵەبجە لەگەڵ هاوکارانم لە بەرنامەی ڕاهەن مەسەلەن ئێمە گفتوگۆیەکمان کرد زۆر نیگەرانی و کەم و کوڕی و ئەو بابەتانی کە لە هەڵەبجە خەڵک بەدەستیەوە دەناڵێنێ باسمان کرد. ئەمە تا چەند مەسەلەن بەشێک لەوانە چارەسەرەکە بۆ نمونە تا ئەم بەڕسمی و بە فەرمی بوونە تا چەند دەستکراوە و هانی کەرتی تایبەتەدا کە بێ لەوێ پرۆژە بکە و یاخود پلانێک هەبێ لە ڕێگەی حکوومەتی عراقیەوە کە هاندانێک بۆ تەنانە سەرمایهداری عراقی شەبێت بۆ هەڵەبجە گەشتیاریە بازرگانیە مەرزەکانە کە ئەتوانرێت ئاسانکاری زیاتر بکرێت بۆ بە فەرمی ناساندنیە. نایشارینەوە ئێمە لەو مقابلە و چاوپێکەوەی لای بەڕێستانەوە تا ئیسەژە و نیگەرانیمان هەیە چکەمە پێمان وایە هەڵەبجە جگە لە حکوومەتی هەرێمی کوردستان دەوڵەتی عێراقی فیدرال مەسەلەن دەستی ئاوەدانکردنەوەی کورد بووە. هیوادارین لە باوەڕێزگابووندا بەڵێ کەرتی تایبەتی بەڵێ کۆمپانیا بیانیەکان و کۆمپانیا عێراقیەکان و کۆمپانیا بابلین لۆکاڵیەکان بێن بۆ ڕاکێشانی جادە بێن بۆ کردنەوەی هۆڵ بێن بۆ کردنەوەی بینایی نوێ و مۆڵی نوێ بێن بۆ کردنەوەی پارکی تازە و بێن ئەوانش دەستی ئاوەدانکردنەوەیان هەبێ. ئێمە پێمان وایە هەڵەبجە کابێ بە پارێزگا لە ڕووی یاساییەوە پارێزگای نۆزدەهەمینە و بودجەی ئەبێ و کۆمیسیۆنی ئەبێ و پێگەی تایبەتی ئەبێ و دیارە ئەمەمە ئەم دوو ڕەهەندە کاریگەری ئیجابی و ئەرێنی لەسەر ئاوەدانکردنەوە دەکات. هەڵەبجەیەکان ناقیان نییە گلەیانێ ناقیان نییە سکەڵانێ ناقیان نییە داوا تەڵەبیانەیە چونکە کاکەزانە هەڵەبجە شارێکە وێنەی نییە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بۆ ئێمە لە ڕۆژی 16/8 لە ماوەی 5 سعات 6 سعاتە 5,000 شەیدمان ناوە 10,000 کەسمان بریندار بووە 200 دایک و باوک بە ئاوات و با بڵێن لە ئامێزگرتنی ڕۆڵەکانیان ڕۆژانە چاوەڕوانن. خەڵکمانەیە ئێستاش برینداری چەکی چیمیاییە
ئەگەر کارەبا لە باڵەکەی ببڕێ یەکسەر گیان لە دەزەدا کۆچی دوایی ئەکات ئێمە لە شارەکانی تر نییە خۆزگا لای ئێمەش نەبووایە چێ هەیە ئاواتی ئەوە بێ مەئساد ڕووی تێ بکە تراژیدیان ڕووی تێ بکە مەرگ ڕووی تێ بکە بۆیە بەڕاستی ئەوەی بۆ هەڵەبجە کراوە تا ئێستا سەربانی خەیرانەکان سەرباری نامەتیەکان جگە لە حکوومەتی هەرێمیشی کەش نەبووە ئێستا حکوومەتی عێراقی فیدراڵ ئەتوانێت قەرەبووی خەڵک بکاتەوە ئەتوانێت بچێتە ژێرباری پێدانی بودجەی زیاتر و ئەتوانێت بچێتە ژێرباری ئاوەدانکردنەوە یعنی حکوومەتی عێراقی فیدراڵ بۆ هەڵەبجە بێ فەخر بەوە بکە هەڵەبجە چەند مەئساتە بۆ کورد چەند تراژیدایە بۆ گەلەکەمان ئەوەنە بۆ گەلانی عێراق وانە بۆ گەلانی ناوچەکە و ئەوەنە بۆ کۆی مرۆڤایەتی مەئساتە تراژیدایە جا هەج وڵاتێک هەج حیزبێک هەج دەسەڵاتێک ئەچێتە ژێرباری لاکردنەوە لە قەرەبووکردنەوەی هەڵەبجە لاکردنەوە لە پێدانی تەعویز بە کەسوکاری چیمیاباران ئێمە دەستی ماچەکەین پێشوازی لەکەین سوپاسگوزاریە بین. بەڵێ کاگازادیانی بودجەی پەرەپێدانیش ئەوەختاگرێتەوە یا ئەگەر بێت و لەو ئەوەی ئەمڕۆ کە پرۆژە بودجەش نێرە یاخود پرۆژە یاسای بودجەش لە ئەنجومەنی وەزیرانەوە تێپێ ڕێنرا و ئاراستەی لیژنەی دارایی و ئەنجومەنی نوێنەرانی عێراق کرا ئەگەر خواکردی ڕێککەوتنێک هەبوو ئەوەختە کاریگەریەکی ئابووری و دارایی لەسەر هەڵەبجە ئەبێ مەسەلەن هەڵەبجە و پارێزگایکی سەر بەخۆ بەشە بودجەی خۆی هەبێت. من پێم وایە ئەمڕۆژ ئەگەر بودجە تەزیق کرێ و بچێتە پەرلەمان و تەزیق کرێ هەڵەبجەی لێبەری ناکرێ وەلەوە تا ئێستا بڵێن تا ئەمڕۆ سەعات 12 هەڵەبجە پارێزگار نەبووە و ئێسش کە ئەو بڕیارە دەرچووە ڕێکاری یاسایی ماوە و ئەبێ بێتەوە ناو پەرلەمان و پەرلەمان جاچێت تەزیق کرێ کە هیوادانی لەم یەک دوو مانگی داهاتوە کۆتایی پێبێ کە کۆتایی پێهات حکوومەتی عێراقی یەدەکی احتیاتی خۆی باس کرد کە لە 150 ملیار دینار نازانم بەرەو ژوورترە بۆیە بەڕاستی هەڵەبجەی ئێمە ئەتوانێت بە مەبلەغێکی کەم لەو مەبلەغانەی کە بۆ پارێزگاکانی کە دانراوە بێ بە هاوکاری هەڵەبجە بێ بە دەستی ئاوەدانکردنەوە هەڵەبجە بێ بە تەعویز بۆ کەسوکاری قوربانیان مناڵانی ونبوو ڕزگاربووان هەڵەبجە بیرمان نەچێت لە 63 زعیمستیق جێنۆسایدی کردووە لە 74 ناپاڵم باران کراوە لە 87 گەڕێکێکی جوان و گەورەیەک و کانشقان تەخت کراوە 50 کەس بە زینویی لە خەڵکی سڤیلی ئەم شارە کراوە بە ژێرخۆڵەوە لە 16 سێ کارەساتێک بەسەر هەڵەبجە هاتووە کە ئەتوانین بڕین لە سەدەی 20 کەم وێنەی هەبووە بۆیە حکوومەتی عێراقی فیدراڵ لەژێر ئەوەی کە ئەلیحسان و بیتەمام مامەڵەمان لەگەڵ بکە ئەتوانێت فریای زۆر کاری خەیری کاری خزمەت گوزاری بکەوێ. کاگازاد لەگەڵم بمێنەرەوە دکتۆر ئامانز ڕەحیم لە هەولێرەوە لەگەڵمانە بێ. دکتۆر سڵاو لێبێ سپاس بۆ بەشداریت لە پانۆراما. من دوای ئەوەی پیرۆزبایی لە هەڵەبجەیەکانەکەم پیرۆزبایی لە بەڕێزی شتەکەم تۆ ماندوو بووی زۆر هیلاک بوویت دەقە قانونیەکان بابەتە قانونیەکان پرسەکان لەکردنەوەی بەڕێبەرایەتەکان هەوڵێکی بێ و چاندتاندا هەندێک لەو هەوڵانەمان بۆ باسکەی من سوپاس دەکەم لە کاتێکە کە ئێمە ئێستا باسێکەکەین کە ئەنجومەنی وەزیرانی عێراقی پرسی بە پارێزگا بوونی هەڵەبجەی پەسەند کردووە. زۆر سوپاس کاکزانە سڵاو لە بەڕێزت سڵاو لە برای بەڕێزم کاگازاتیش پارێزگاری هەڵەبجە و لێرەوە پیرۆزبایی و سڵاویش دەنێرم بۆ هەڵەبجە و هەڵەبجەیەکان. دیارە بابەتی بە پارێزگابوونی هەڵەبجە چەند قۆناغێکی بڕیوە لە ئەمە بۆ جاری دووەمە کە ئەنجومەنی وەزیرانی عێراقی فدراڵ بڕیارەدا لەسەر پرۆژە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە یەکەم جار لە سیوێکی 12 ساڵی 2013 بوو بەداخەوە دوای ئەو بەروارە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا بە ئاڵۆزێکی زۆر تێپەڕ بوو و لە ڕووی یاساییشەوە کاتێک کە پرۆژە یاسایەک پێشکەش بە ئەنجومەنی نوێنەران ئەکرێت و کابینەی وزاری دەگۆڕێت ئەو پرۆژە یاسایە سقوتەکە و دەبێت سەر لە نوێ پرۆژە یاسایەکی تر پێشکەشکرێت. ئەوەی جێی دڵخۆشیە ئەمڕۆ لە کۆبوونەوەی نائاسایی ئەنجومەنی وەزیران بە کۆی دەنگ واتە هیچ ئەندامیشی ئەنجومەنی وەزیرانی عێراقی فدراڵ لاری نەبووە لە بە ئەندامبوونی لە بە پارێزگابوونی هەڵەبجە و بێگومان پێش ئەوەی کە ئەمڕۆ ئەم چوارچەوە یاسایی و ئیداری وەربگرێ کوتلەی ئیداری دەولا کە پێکەنەری کابینەی محەممەد شیع سوودانین هەمویان ئیعازی ئەوان هەبوو لە ڕووی سیاسیەوە کە یەک دەنگ و یەکدەست دەنگ بدەن بە پارێزگابوونی هەڵەبجە. طبعاً کاکزانە پێش ئەم بەروارش پێش ساڵی 2013ش لە کابینەکانی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر داوای خەڵکی بە شەرەفی هەڵەبجە لە ساڵی 2013 کە یادی
جینۆسایدی کیمیابارانی هەڵەبجە بوو 16 سێ ئەو کات داواکاریەکی زۆر بە پەلەی خەڵکی هەڵەبجە بوو کە هەڵەبجە بکرێتە پارێزگا لەو کاتەوە حکوومەتی هەرێمی کوردستان شێلگیرانە کار لەسەر ئەم بابەتە ئەکا طبعا هەر ئەو کاتە کە بەڕێز جەنابی کاقوبات جێگری سەرۆکوەزیران بوو لە کابینەی پێشوو کۆمیتەیەک دروستکرا بە سەرۆکایەتی بەڕێزیان و بە ئەندامەتی وەزیرە پەیوەندیدارەکان و لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە 5 ساڵی 2015 کۆبوونەوەی شینە ئاسایی پەرلەمان لە هەڵەبجە کرا و لەوێ یەکەم هەنگاوی بە پارێزگابوونی هەڵەبجە درا و لەو کاتەوە کە هەڵەبجە یاسای ئیدارەدانی پارێزگای هەڵەبجە دەرچووە هەتا ئێستا ئێمە لە هەوڵەکانمان بەردەوامین بۆ ئەوەی کە لەسەر ئاستی حکوومەتی فیدراڵیش هەڵەبجە چوارچێوەی یاسایی و دەستوری خۆی تەواو بکە بۆیە پێم وایە کە ئەو بڕیارەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران جیاوازە لە بڕیارەکەی ساڵی 2013 و پێشم وایە لە ئەنجومەنی نوێنەران ئاسانتر ئەو پرۆژه یاسایی کە ئەمڕۆ پەسەند کراوە تێپەڕبێت. باشە دکتۆر هەوڵەکان چی بوون بربەستەکان چی بوون کە هەموو جارێ بەڕێبەرایەتیە کە جارێ هەوڵێکی یاسایی تەدا لەناو ئەو کۆمیتەیەی بە سەرپەرشتی کاقوبات پێکات بوو مەسەلەن لەگەڵ وەزیرە بەڕێزەکان بۆی بتوانی بەڕێبەرایەتێکی تر بکاتەوە مەسەلەن قسێکی کاقوبات شێوتی وڵی خۆ حەقی خۆیەتی کە ئەو شەقامەیان بە ناوی دکتۆر ئامانجەوە کردۆیان ینی پێزانینیان هەبوو بۆ ئەوە لەبەرەوەی بەڕاستی زۆرمان دوو بووە مەسەرن هەوڵەکان بربەستەکان ئەمانە چۆنی بوون بۆم باسکەیت سوپاس دەکەم. کاک زاناوەڵا خۆی بە پارێزگابوونی هەڵەبجە بەڕاستی کاری تیمە و پێم وانییە هەموو ئەو شانازیە گەورەیە بە بەری بەندە ببڕێ بەڵکو لەسەر ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان فراکسیۆنە کوردستانیەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە پەرلەمانی کوردستان و سەرجەم ئەندامانی ئەنجومەنی وەزیران لە هەرێمی کوردستان لەم کابینەی ئێستا و کابینەی پێشوش هەموو بەڕاستی بە پەرۆش بووین بۆ ئەوەی کە تۆسقاڵێک لەو هەموو قوربانی کە هەڵەبجەی شەهیدان داوێتی بتوانین قەرەبووی بکەینەوانێ ئەویش مەسەلەی بە پارێزگابوونی هەڵەبجەیە. طبعاً سەرەتا ئەمە یەکەم جارە لە دوای ساڵی 2023 و بگرێ پێشتریش لە عێراق پارێزگایەکی نوێ بێتەکایەوە بۆیە یەکەم ئەزمون بوو لە عێراق کە ژمارەی پارێزەکانی لە 18 پارێزگا و بێتە 19 پارێزگا بۆیە لە سەرەتاوە بەڕاستی ئاسان نەبوو بەڵام ئەوەی کە یارمەتی ئێمەیدا و بەندە بەرپرسیاری مەلەفی قانونی و دەستوری ئەم پرۆژەیە بوو ئەو مادەیە بوو لە ناو دەستوری عێراق کە دەڵێ سەرجەم و بڕیارانەی کە پێشتر لە دامەزراوەکانی هەرێمی کوردستان دەرچوون هەمویان کاریان پێدەکرێ و هیچ ڕێگرێک نییە لە جێبەجێکردنیان بە پارێزگابوونی هەڵەبجە ئەگەڕێتەوە بۆ بڕیارێکی پەرلەمانی کوردستان لە ساڵانی نەوەتەکان کە ئەوە زۆر هاوکاری ئێمە بوو لە ڕۆقانونەکەی کە جەنابەت داواکەی بربەستێکی قانونی هەبوو کە ئەمە پێم وایە زۆر یارمەتی ئەمەیدا ئەم مادە دەستوریە و لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەڕاستی ئێمە چاوەڕێی بەغدامان نەکرد بەڵکو یاسای ئیداری پارێزگای هەڵەبجە دەرچوو هەرچەندە لەنا ئەو یاسایە دەبوو ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەش بۆ یەکەم جار بە دامەزرانن بکردایە بەڵام بەهۆی ناکۆچی نێوان لایەنە سیاسەکان برای بەڕێزم کاگازا دەزانێ تا ئێستا نەمانتوانیوە کە ئەنجومەنی پارێزگا دروست بکەین بەڵام ئەگەر بڕیاری ئەنجومەنی نوێران دەربچێت نەک تەنها لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەڵکو لەسەر ئاستی عێراقی فیدراڵیش هەڵەبجە وەکو پارێزگا مامەڵە ئەکرێ ئەگەر پێشت خۆش بوو دواتر باز لە هەموو ئەو دەرئەنجامانە ئەکەین کە لە ئەنجامی تەشریعکردنی بە پارێزگابوونی هەڵەبجە لەسەر ئاستی ئەنجومەنی نوێنەران و دامەزراوە دەستورەکانی عێراقی فیدراڵ چونکە بەڕاستی خەڵکی هەڵەبجە چاوەڕێی دەرئەنجام و لێکەوتەکانی بە پارێزگابوونەکە عیبرەتەکە بەوەیە کە چه بەرژەوەندیەشی هەیە بۆ خەڵکی قوربانی دەری هەڵەبجە نەک تەنها وەکو ناو تەنها لە قەزاوە بیگۆڕین بۆ پارێزگای هەڵەبجە جا دواتر ئەگەر پێتان بەڵێ بێگومان بەڕێز دکتۆر لایەنانەش قسە بکەیت بەڵێ بێگومان بەڕێز دکتۆر بەجارێ من هەرەمەوێ لە هەورازەکەەوە قسە بکەم تا ئەگاتە شوێنێکە لێکەوتەکانی چاوەڕوان بین بۆ لێکەوتەکانی ئێستا بەڕێز کاگازات وتی مەسەلەن ڕێکاری تری یاسایی ماوە ئەو ڕێکارە یاساییانە پێت وایە قورس بنیان ئاسانن و چ ڕێکارێکی تری یاساییە بۆی بەتەواوەتی تەسبیت بێت. بەڵێ ئەمڕۆ پرۆژە یاساکە بە کۆدەنگی ئەنجومەنی وەزیران پەسەند کرا و ڕەوانەی ئەنجومەنی نوێنەران کرا چاوەڕێیەکەین ئەنجومەنی نوێنەرانیش لە دانیشتەکانی دەورەی بەهارەی ئەنجومەنی نوێنەران ئەم پرۆژە یاسایە پەسەند کرد چکە پرۆژە یاساکە لە بەردەستی بەندەیە ئێستا
تەنها چەند ینی پرۆژیاسایشی معقد نییە و طبعا سنووری جوگرافی پارێزگای هەڵەبجە بریتی ئەبێ لە قەزای کۆنی هەڵەبجە کە دەبێتە ناوەندی قەزاکە و چەند ناحەیەکیش کە سەر بە پارێزگای هەڵەبجەن. ئەگەر لە بیریت بێ لە سەرەتاکە لە ساڵی 2013 بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە درا هەم قەزای پێنجوێن و هەم قەزای سەی سادقیش لە زمری سنووری جوگرافی پارێزگای هەڵەبجە بوون، بەڵام ئەو کات لەسەر داوای دانیشتوانی بە شەرەفی ئەو دوو ناوچەیە بڕیار درا کە لە قۆناغی یەکەمدا هەڵەبجە تەنها ناوەندی قەزای ناوەندی هەڵەبجە بێتە ناوەندی پارێزگاکە و هەروەها ئەو ناحیانەشی کە سەر بە پارێزگاکان و دوایەوە کە ئەچێتە ئەنجومەنی نوێنەران لەوێ بڕیارە درێ لەسەر سنووری جوگرافی پارێزگای هەڵەبجە و بڕیارە درێ لەسەر ئەوەی کە هەڵەبجە ئەبێتە پارێزگای ژمارە 19 و لەمە دووە هەموو دامەزراوە فیدراڵەکان مامەڵە لەگەڵ هەڵەبجە ئەکەن وەکو پارێزگایشی فیدراڵی، چونکە وەکو باسم کرد لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئێمە یاسامان هەبوو لە پەرلەمانی کوردستان لە ساڵی 2015 کە بە تەشریع و بە قانون دانینا بە پارێزگابوونی هەڵەبجە، بەڵام ئەم جارە ئەگەر هاتوو لەسەر ئاستی ئەنجومەنی نوێنەرانیش بڕیاردرا ئەوە لە پرۆژە یاسای بودجە ئەگەر بە نمونە باسی بکەین هەڵەبجە وەکو پارێزگا مامەڵە ئاکرێ، هاوشانی سلێمانی و هەولێر و دوهۆک بەشە بودجەی خۆی دەستنیشان ئەکرێ. بۆ نمونە ئەگەر سەیری پرۆژە یاسای بودجەی ساڵی 2023 و 24 و 25 بکەین کە ئەمڕۆ لە ئەنجومەنی وەزیران پەسەندکرا، ڕێژەی لە 150 داهاتەکانی خاڵە گومریەکان دەگەڕێتەوانێ بۆ خزمەتکردنی پارێزگاکان. لێرەدا جاران لە بەغدا پێش ئەوەی کە بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە بدرێ، هەڵەبجە وەکو پارێزگا ماوەڵە ناکرا، بەڵکو بەم بڕیارە هەڵەبجەش هاوشێوەی پارێزگاکانی تر لە ئەو ئیمتیازاتانی کە ئەدرێ بە پارێزگا لە یاسای بودجێ عێراقی فدراڵ سوود بەن دەبێت. دووهەم ئێمە یاسایەکمان هەیە، یاسای پارێزگاکان لە هەرێمی کوردستان کە یاسای ژمارە 3 ساڵی 2009 ئەگەر لەوێ سەیری بکەی دەسەڵاتێکی زۆر دراوە بە پارێزگار، هەروەها ئەنجومەنی پارێزگا بەرپرس دەبێت لە پەسەندکردنی بودجەی پارێزگا و دامەزراندنی پلە باڵەکان و خاوەن وەزیفە باڵەکان لە چوارچێوەی پارێزگا و هەروەها هەموو ئەو دەسەڵاتانی کە لە یاسایە هاتووە ئیتر ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە و هەروها پارێزگاری هەڵەبجە ئەتوانن ئەو دەسەڵاتانە ممارەسە بکەن. بەڵێ ئەو ئەرکەی دەکەوێتە سەر شانی حکوومەتی هەرێمی کوردستان چێ بێ بەڕێز دکتۆر، مەسەلەن لە ڕووی قانونیەوە بێت هەنگاوێکی تر بنی یاخود لەلای خۆتان یان لەلای حکوومەتی هەرێمەوە ڕێکارەکان تەواو بوون یاخود هێشتا ماوە؟ بەڵێ ئێمە ڕێکارەکان لەسەر ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو باسم کرد کە لە ساڵی 2015 هەڵەبجە بووە پارێزگا، ئەو کاتە بەداخەوە هەڵەبجە فریان نەکەوت کە بەشداری بکات لە هەڵبژاردننی ئەندامانی ئەنجومەنی پارێزگا. بۆیە ئەگەر سەیری ئەو یاسایی پەرلەمانی کوردستان بکەی چاپتەرێکی تیا دەڵێت ئەندامانی ئەنجومەنی پارێزگا بە دامەزراندنە بێ، بەڵام وەکو باسیشم کرد بەهۆی ناکۆکی سیاسی نێوان لایەنە سیاسەکان دەتوانرا ئەنجومەنی پارێزگاکە دروستکرێ. بۆیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەم یاساکە دەرچووە، هەم کاگازا دەزانێت زیاتر لە 32 بەڕێوەبەرایەتی گشتی و فەرمانگە و بەڕێوەبەرایەتی لەسەر لە چوارچێوەی پارێزگای هەڵەبجە دامەزراوە، واتە ئەتوانین بڵین کە بنچینەیەکی ئیداری تۆکمە هەیە ئێستا کە لە هەڵەبجە سەبارەت بە هەیکەلێتی ئیداری پارێزگا کە زۆربەی زۆری بەڕێوەبەرایەتی گشتەکان دامەزراون و بەڕێوەبەرە گشتەکانیان دەست بەکار بوون. پارێزگار هەیە، دوو جێگیری پارێزگار هەیە، بۆیە پێم وایە لەسەر ئاستی هەرێمی کوردستان ڕێکارە یاسایی و دەستوریەکان تەواو بوون و هەموو دامەزراوەکانی هەرێمی کوردستان بە شێوەی پارێزگا مامەڵیان لەگەڵ هەڵەبجە کردووە، بەڵام بە تەواوکردنی پرۆسەکە لە بەغداش پێم وایە هەڵەبجە زیاتر سوودمەند دەبێت لە تایتڵ و ناونیشانی پارێزگای هەڵەبجە لەسەر ئاستی هەموو عێراقی فدراڵ نەک تەنها لەسەر ئاستی هەرێمی کوردستان. بەڵێ دکتۆرە گەڕێمەولات کاگازات چیتر ئەکەوێتە سەر شانی حکوومەتی هەرێمی کوردستان و هاوکارەکانت بۆی بتوانن ئەوانە جێبەجێ بکرێ و کاتێک بۆی کە لە ئەنجومەنی نوێنەران و لە ڕێکارە یاسایەکانی تری عێراق تەواو بوو ئیدی شتێک نەمابێت لە هەرێمی کوردستان کاری لەسەر بکرێ، کار بۆ تەتویر و بۆ ئەوە بکرێت لێکەوتەکانی بە پارێزگابوونەکە سوودی لێ وەربگیرێ. ئێمە پێمان وایە دوای پشوەکانی 16 سێ و با بڵێن کارەساتی کیمیابارانی هەڵەبجە و پشوەکانی نەورۆز و ئەوانە حەقی خۆیەتی حکوومەتی هەرێمی کوردستان وەفدێکی با بڵێن ڕسمی لە ئاستی باڵا و بە تایبەتی وەزارەتی ناوخۆ
دیارە بە ئەندامێتی با بڵین خەڵکی ئەم شارە خەڵکی هەڵەبجە یا خەڵی لە ئیدارەی هەڵەبجە سەردانی بەڕێز جەنابی سوودانی بکەین و دەستخۆشی لێ بکەین و سوپاسی بکەین و داوای لێ بکەین هەرچی زووترە ڕێکاری یاسایی کە بە پلەی یەکەم لای حکوومەتی عێراقی فیداڵە کە برای بەڕێزم دکتۆر ئامانج وردەکاریەکانی هەموو ڕوون کردەوە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە کە کەوتە بواری جێبەجێکردنەوە دیارە پێویستە حکوومەتی عێراقی فیدرال لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەماهەنگ بن. خۆ دەزانی کۆمەڵی وزارەت هەیە کە وزارەتی ناوخۆیە وزارەتی مالیەیە بابڵی وزارەتی دیفاعە ئەمانە وزارەتی سیادین و ئەم وزارەتانە لە حکوومەتە لە سیستەمە فیدراڵەکانە بە پلەی یەکەم بۆ عێراقی فیدرال یا بۆ وڵاتە فیدراڵەکە دەگەڕێتەوە بەڵام دیارەمە بە هەماهەنگێ بێ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتە هەرێمەکە کە لای ئێمە وزارەتی ناوخۆ وزارەتەکاری کە معنین واتە سبینێ ئەگەر کۆبۆنی خۆراک و فۆرمی بایعی بۆ ئێمە تەرتیب بکرێ و کۆدی هەبێ بە ناوی پارێزگای هەڵەبجە ئەبێ هەماهەنگی لەگەڵ وزارەتی بازرگانی بکرێ و گەرژمارەی ئۆتۆمبیلەکان کە ئەمریشی و بڕیاریشی بۆ دەچۆ بە ڕسمی بچێتە بواری جێبەجێکردنەوە و ئەم ژمارەی ئۆتۆمبیلانە وەکو ژمارەیەک و لە پاڵ پارێزگای هەڵەبجە بنووسێ ئەبێ لەگەڵ وزارەتی ناوخۆ مامەڵە بکرێ و ئەمە وادە بۆ ڕێگەزنامە و بۆ کاتی نیشتیمانی بۆ ئەمانە ئێمە داوامان وایە حکوومەتی هەرێمی کوردستان دوای پشوەکان بە ڕسمی وەفدێک ئاراستەی دەوڵەتی عێراقی فیدال بکات بە نوێنەرایەتی خەڵکی هەڵەبجە و نوێنەتی ئیدارەی هەڵەبجە بۆ ئەوی بتوانێت لە نزیکەوە هەم سوپاس و سوپاسگوزاری خۆمان بە بەڕێز حکوومەتی بەڕێز سوودانی و سەرجەم ئەنجومەنی وەزیران لە دەوڵەتی عێراقی فیدال بگەین و داوایان لێ بکەین هەرگی زووترە ڕێکارە یاسایەکان بگرە بەر بۆ ئەوەی ئێمە لە زودی کاتە چۆن ئەمڕۆ بەڕسمی دڵی ئێمەیان خۆش کردووە کە پارێزگای نۆزدەیەمین ئەو کاتە بە پراکتیک بە فعلی پارێزگای نۆزدەیەمی عێراق و چوارەمی هەرێمی کوردستانی عێراق بین. کاگازات چ بەڕێوەبەراتێکی گشتی هێشتا لە ناو پارێزگای هەڵەبجەمەوە بکرێتەوە؟ ئێمە ئەبێ بەڕێوەتی گشتی ڕێگاوبانمان هەبێ نەکراوەتەوە ئەبێ بەڕێوەتی گشتی گومرگمان هەبێ نەکراوەتەوە بە شەرتی ئەم دوانە زۆر گرنگن بە تایبەتی دووەمیان بۆ لەبەر ئەوەی ئێمە لە سنووری پارێزگای هەڵەبجە دوو مەرز یا بڵین دوو مەنافزی حدودیەیە کە پێی دەوتێ مەرزی تەوێڵە یا با بڵین مەرزی پشتە و بەمۆ ئەم دوانە داهاتیان هەیە و حرەکەی بازرگانی و تیجاریتیایە و ئەم داهات و حرەکەی تیجاری و بازرگانیە داهات بۆ حکوومەتی عێراق زیاد دەکا کە ئەمەش کاریگەری ئیجابی لەسەر نەستەی تەشغیلی لەسەر بودجە لەسەر موچە لەسەر هەموویە بێ بۆی حەقە هەڵەبجە بەڕێوەتی گشتی گومرگی بەسەر بەخۆیی هەبێت و خەبەرەتی ڕێگاوبانی هەبێت دیارە و هەڵەبجە خۆتان نەزانن لەسەر میلاکی قەزا بووە بە پارێزگا واتە هەڵەبجە ئێستا من پێت بڵم ئەگەر بڵم لە هەڵەبجە نزیک بە 10,000 خریجی جامیعە خاوەن شادی بە کالۆرسەیە گەنجی ئەم شارن کوڕی ئەم شارن کچی ئەم شارن کە سوکاری چیمیابارانن کە سوکاری ناپاڵمبارانن کە سوکاری گەڕەکی کانێشقان و نەهامەتیەکانی هەڵەبجەن 2013 و 14 و 15 و 16 دەرچووە بۆ بە ساحەبی شادە و هێشتا دانەمەزراوە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ هەموو قەیرانێکە لەگەڵ هەموو ئیشکالێکی داراییە هەڵەبجە تایبەتمەندی خۆی هەیە هەڵەبجە خاوەری 5,000 شەهیدە 10,000 بریندارە 200 دایک و باوکی مناڵون بووە 30 تاقانەیە لە ماڵێکی نۆکەسی و دەکەسی و 11 کەسیە بە تەنیا ماوە بۆیە ئەبێ هەڵەبجە ینی بەو چاوە سێری نەکرێت کە سێری پارێزگای شکەیەکرێ ئەبێ ئەگەر بە یەک چاو سێری سلێمانی و هەولێر و دووەکمان کردبێت چاوی حکوومەتی هەرێم لەسەر هەڵەبجە دوو چاو بێ واتە تیشتر بێ بەهێزتر بێ بۆ دامەزراندن بۆ تاعینات بۆ دەستی ئاوەدانیکردنی زیاتر بەڕاستی ئێستا کە هەڵەبجە ئەبێ بە پارێزگا ئێمە قسەکەی بەڕێز و سەرەتایە قوتاع خاصەکان کەرتە تایبەتیەکانی عێراقی و ناوەڕاست و خوار و عێراق ئەتوان بێن دەستی ئاوەدانی بکەن یعنی چیتیایە حکوومەتی عێراقی فیدال بڵێ 10 ملیۆن دلار بۆ دوو مەکتەبی جوان لە هەڵەبجە و ئەیەم بە کۆمپانیاکانی ناوەڕاست و خواروی عێراق چیتیایە بڵێ لەپاڵ ئەو دوو سایدیا ئێمە پێویستیمان بە شەقامێکی بازنەیی هەڵەبجەیە هەیە و هەر کۆمپانیایەکی با عەرەبی با لە ناوەڕاست و خواروی عێراق بێ جێبەجێ بکات و چیتیایە بۆ حەدیقە بۆ ئاوەدانکردنەوە بۆ دروستکردنی هۆڵێک و بەڵام لەسەروی هەموویەوە داوای یەکەم و ئەخیرمان بۆ ئەوەی
تا ڕادەیەک برینی تەڕی کەسوکاری چیمیاباران ساڕێژ بکەین یان ئاهێک بە دڵیان بێتەوە ئەبێ قەرەبووی کەسوکاری چیمیاباران قەرەبووی مناڵانی ون بوو قەرەبووی تاقانەکان قەرەبووی ڕزگاربووەکان قەرەبووی هەموو ئەو زیان لێکەوتوانە بکرێ کە لە 63 لە هەڵەبجا ماڵی وێران بووە نەهامەتی چەشتووە کوڕی مردووە خێزانێکی دەکەسی بۆ بە یەکەس ئەمە ئەرشی حکومەتی عێراقی فیداڵە پێم وایە لە ڕووی مادیەوە زۆر لەسەر یەکەوێ نەبوجەیەکی زۆر و بەرزشی ئەوێ بەڵێ زۆر باشە کاک ئازاد بەڕێز دکتۆر لێکەوتەکان بۆ پارێزگای هەڵەبجە بۆ خەڵکەکە چی ئەبێت مەسەلەن ئێستا خەڵکێک گەڵێ باشە ئۆکێ من بوومە پارێزگا و تاو بەڵام وەکەوەی کاک ئازاد وتی مەسەلەن نزیکەی بە 10,000 کەس دانەمەزراوە مەسەلەن کەرتی تایبەت لەوێ زۆر لاوازە مەسەلەن پرۆژەکەمە کۆمەڵک پێداویستی تر هەیە چی بە شارەکە بەخشێ لە ڕووی ئابووری و دارایی و هەلیکار و کۆمەڵک بابەتی ژیار و ژیانی خەڵکەوە بەڵێ ئیمتیازاتەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە ئەتوانین دابشتی بکەین لەسەر چەند تەوەرێک کاکزانە تەوەری یەکەم تەوەری نوێنەرایەتیە بۆ لە مەودووە پارێزگای هەڵەبجە هاوشێوی پارێزەکانی هەرێمی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و هەروەها لە پەرلەمانی کوردستان تەنانەت لە ناو ئەنجومەنی وەزیرانیشا لە هەموو ئەو ئەنجومەنانەی کە ئەنجومەنی هەڵبژێردرا و خۆجێتین هەڵەبجە دەبێتە خاوەنی نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆی نەک لە چوارچێوەی پارێزگایەکی تر کەواتە نوێنەرایەتیکردنی هەڵەبجە هەم لەسەر ئاستی ئەنجومەنە خۆجێتیەکان و لەسەر ئەساسی ئەنجومەنەکانی فیدراڵی و لەسەر ئەساسی ئەنجومەنەکانی هەرێمیش نوێنەرایەتی خۆی دەبێت ژمارە دوو وەکو باسم کرد هەڵەبجە هەر لە ڕووی نوێنەرایەتی دەبێتە خاوەنی ئەنجومەنی پارێزگاکە ئێستا کاتی ئەوە نییە بەڕاستی من ئاماژە بدەم بە هەموو دەسەڵاتانی کە دراوە بە ئەنجومەنی پارێزگاکان چونکە ئێمە وەکو باسم کرد دوو یاسامان هەیە کە یاسای پارێزگاکان و یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزەکانی ساڵی 2009 کە لەوێ دەسەڵاتێکی زۆر دراوە بە ئەنجومەنی پارێزگاکان کە پێم وایە بە پارێزگابوونی هەڵەبجە لەم ڕۆوە ئەتوانین نوێنەرایەتی خۆی بکاو و خەڵکی هەڵەبجە کە هەڵی ئەبژێردرێن ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکە ئەوە خۆیان بڕیارەدەن لەسەر بودجەی پارێزگاکە لەسەر دامەزراندنی خاوەن وەزیفە باڵاکان لەسەر سیاسەتی گشتی پارێزگاکە و هەموو ئەو دەسەڵاتانی تری کە هاتوون ئەمە لە ڕووی نوێنەرایەتیکردنەوە لە ڕووی بڵین دارایی و بازرگانیەوە وەکو برای بەڕێزم کاگازاد ئاماژەی پێدا ئیتر هەڵەبجە کە بەشە بودجەی دەستنیشان دەکرێت لە هەم لە بودجەی هەرێمی کوردستان چکەوا بڕیارە ئەگەر بودجەی عێراق بۆ ساڵەکانی 2023 و 24 و 25 دەستنیشان کرابێ وەکو لە کارنامەی کابینێ ئەم حکومەتەش هاتووە دەبێت بودجەی هەرێمی کوردستانیش هەبێت و لەناو ئەو بودجەیە پێم وایە بەشە بودجەی هەرێمی کوردستان بەشە بودجەی کە باسی بودجەی هەرێمی کوردستانەکەین بەشە بودجەی پارێزگای هەڵەبجە دەستنیشان ئەکرێ کە باسی دامەزراندن ئەکرێ ئەگەر سەیری عێراق بکەی بە هەمان شێوە ژمارەیەک دەستنیشان کراوە بۆ دامەزراندن تەوزیع کراوەتەوە لەسەر ژماری دانیشتوانی پارێزگاکان ئەو کاتە هەڵەبجەش گەنجەکانی دەرچوەکانی هەڵەبجەش هاوشێوەی پارێزەکانی تر سودمەندە بن لە بەشی ڕاستەقینەی خۆیان وەکو هەڵەبجە لەناو ئەم بابەتە خاڵی سێم کە زۆر گرنگە هەڵەبجە لە بابەتە سمبولەکانیش وەکو باقی پارێزەکانی کە مامەڵە ئەکرێ بۆ نمونە وەکو کاگازاد ئاماژەی پێدا ژمارەی ئۆتۆمبیلەکان بۆ لە مودووا دەبێتە هی پارێزگای هەڵەبجە و زۆر گرنگە مەسلەی بتاقەی تەموینی هەر بابەتە دارایی و دابینکردنی ئەو خۆراکە نییە بۆ هاوڵاتیان بەڵکو هەتا ئێستش بتاقەی تەموینی احتیما دەکرێت بۆ مەسەری هەڵبژاردن کە بە خۆشحاڵیەوە حکوومەتی عێراقی پێشتریش پێش ئەم بڕیاری ئەمجارش بڕیاریدا بوو کە دائیرەی بتاقەی تەموینی لە هەڵبجە بکرێتەوانێ و بۆ لە مەودووە لیستی هەڵبژاردننی هەڵبجە جێ ئاکرێتەوە لە لیستی هەڵبژاردننی پارێزگای سلێمانی واتەوەکو پارێزگای شی سەربەخۆ مامەڵەی لەگەڵا ئاکرێ واتە دائیرە فیدراالەکانیش کە لەسەر ئاستی پارێزگای هەڵەبجە دروستە بن ڕاستەوخۆ لە مەودووە هاوشێوەی پارێزگاکانی تری هەرێمی کوردستان نوێنەرایەتیەکانیان لە ناو پارێزگا ڕاستەوخۆ پەیوەندیان دەبێت لەگەڵ دامەزراوە فیدراالەکان لە حکوومەتی فیدراڵی چای ئەوەی کە لە بتاقەی تەموینی ئیتر لە بتاقەی تەموینی بتاقەی وەتەنی کارتی نیشتیمانی لە پاسەپۆرت لە مەودووە لە عێراق چیتر نانووسرێ بۆ خەڵکێکی هەڵەبجێ و دانیشتوێکی هەڵەبجە بنووسرێ کە سلێمانی هەڵەبجەیە بەڵکو بۆ لە مەودووە دەبێتە لەدایک بووی پارێزگای هەڵەبجە واتە بۆ دۆکۆمنتە ڕسمیەکان لە مەودووە کە وەکو جنسیە وەکو پاسپۆرت وەکو بتاقەی نیشتیمانی ئەمانە لە مەودووە هەڵەبجە وەکو پارێزگا مامەڵی لەگەڵا کرێ
ئاخی شت کە گرنگە بنسبەت خەڵکی هەڵەبجە و ئەویش بەسەری ئاوەدانکردنەوەیە بەڕاستی. ئەگەر سەیری قوانینی موازنەی ساڵانی پێشوو بکەی لە عێراق هەمیشە هەڵەبجە وەکو قەزایەک مامەڵەی لەگەڵ کراوە لە چوارچەوەی پارێزگای سلێمانی. بەڵام بۆ لەمە دووە پێم وایە پرۆژەکانی ئاوەدانکردنەوە لە هەڵەبجە وەکو پارێزگا مامەڵێ لەگەڵەکرێ. ئەگەر سەیری مادەی 112 دەستوریش بکەی کاکزانە زۆر بە واضحی هات و ئەڵێ هەرێمی کوردستان جگە لەو بەشەی کە هەیەی لە بودجێ عێراقی فدرال پێویستە بەشێکی ئیزافی و زێدەکی بۆ دەرخان بکرێت بۆ ئەو مەناتیقانەی کە لەسەر دەستی ڕێژەمەکانی پێشوو زەرمەند بوون. پێم وایە هەڵەبجە ئەکەوێتە بەشی سەری سەرەوەی ئەو ناوچانەی کە لەسەر دەستی ڕێژەمەکانی پێشوو زەرمەند بوون کە تاوانەکانی جینۆسایدی بەرامبەر کراوە هەرچەندە بە پارێزگابوونی هەڵەبجە وەکو ئەمڕۆ گوێم لێبوو لە پرس کۆنفرانسەکەی برای بەڕێزم کاگازات کە ئاماژەی پێدا ئەم هەنگاوە ئەو شتانەشی کە باسمان کرد لەوانەیە بەرتەقای چنۆشی خوێنی منداڵێکی هەڵەبجە نەبێ کە لە کیمیابارانی هەڵەبجە شەهید بووە ئەو هەموو زەرە روزیانەی بەر ئەو شارە کەوتووە. بەڵام لە هەمان کاتیشا خەڵکی هەڵەبجە چاوەڕێ ئەکرێن لە بەرامبەری هەموو ئەو قوربانیانەی کە داویانە قەرەب بکرێنەوە. بۆیە پێم وایە هەنگاو بە هەنگاو ئینشاءالله هەڵەبجە ئەبینینەوە کە دەبێتە پارێزگایەکی نمونەیی. بەڵام بێمە سەر ئەو ئاخشت ئەو پرسیاری کە لە کاگازادت کرد. ئێستا قۆناغی دووەم هەر لەمڕۆ بەندە من لەگەڵ برای بەڕێزم دکتۆر نەجیب شکوور کە ڕئیسی داری قانونیە لە ئەنجومەنی وەزیرانی عێراقی فدرال لە تەواصل بووم وا بڕیارە هەر ئەمڕۆ یاخود سبەینێ بەڕێز محەممەد شیع سوودانی بڕیاری ئەنجومەنی وەزیران ئیمزا بکات کە یان ئەمینداری گشتی ئیمزای بکات و بچێتە ئەنجومەنی نوێنەران. هەر ئەمڕۆ من پەیوەندیم بە هەندێک لە خوشکوبراکانی خۆمان لە فراکسیۆنە کوردستانەکانی ئەنجومەنی نوێنەران کرد بە هەموو ڕەنگە جیاوازەکانەوە کە هەمان ئامادەی خۆیان دەربڕی چکە ئێتر ئێستا ئەرکی ئەوانە فراکسیۆنە کوردستانەکانەکە لە پەرلەمانی عێراق ئەم بڕیاری کە لە ئەنجومەنی وەزیران دراوە کار بکەن لەسەر فراکسیۆن لەگەڵ فراکسیۆنەکانی تری شیعە و فراکسیۆنەکانی تری ناو ئەنجومەنی نوێنەران بۆ ئەوەی کە هەرچی زووە ئەم پرۆژە یاسایە بە تەشریع بکرێت و لە ئەنجومەنی نوێنەران دەربچێت. طبعاً کە لەوێ دواتر لە وەقایع عێراقی بڵاوە کرێتەوە اینجا دێتە سەر بواری جێبەجێکردنی پێویستە هەڵەبجەش کۆدی پارێزگا وەربگرێ و لەسەر نەک تەنها لەسەر ئاستی عێراق بەڵکو لەسەر ئاستی جیهان و ئیقلیمیش دەبێ لەسەر خاریتەی عالەمیش ئەبێ هەڵەبجە کۆدێک وەربگرێت و وەکو پارێزگایەک بۆ لەمە دووە مامەڵێ لەگەڵدا بکرێ. بەڕاستی قسەکردن لەسەر لێکەوتەکان و دەرئەنجامەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە لەوانەیە زۆر بێ. بەڵام ئاخشتر کە هەرەمێ دووبارەی کەمەوە مەسەلەی وەبەرهێنانیشە لە هەڵەبجە بۆ لە مەودوواکە لەسەر ئاستی عێراقیش هەڵەبجە وەکو پارێزگا ئەناسرێ دەکرێت وەبەرهێنەری بیانی چ عێراقی بێ چ عەرەبی بێ. پێم وایە ئەمە وەکو هاندانێکە بۆ ئەوەی کە ڕوو بکەنە ئەم پارێزگایە چووکە بۆ پارێزگا دەبێتە خاوەنی ئەنجومەنی پارێزگا دەبێتە خاوەنی پارێزگار و هەم حکوومەتی فیدرالیش وەکو پارێزگا مامەڵێ لەگەڵ دەکا. ئەمانە هەموو واکا کە ژینگەیەکی زۆر لەبار دروست بێ باشتر لەوەی کە ئێستا هەیە بۆ هاندانی وەبەرهێنانی بیانی لە هەڵەبجە کە من پێم وایە هەم لە ڕووی کوشتتوکاڵ هەم لە ڕووی گەشتیاری هەم لە ڕووی بازرگانی وەکو باسی کرد کاگازات کە ئێستا دەواازی سنووری لە هەڵەبجە هەیە کە ئیشەڵا هەنگاوەکانی داهاتومان ئەوەیە کە ئەو دوو دەواازەیەش بە ڕسمی بناسرێنرێن لەلایەن حکوومەتی فدرالی و وەزارەتی دەرەوە و وەزارەتی بازرگانی عێراقی بۆ ئەوەی کە هەم دەبنە دەرفەتێک بۆ دۆزینەوە و هێنانەکایی کار ئەگەر ئەو دوو دەواازەی ببنە دەواازەی ڕسمی لەسەر ئاستی عێراقی فدرال کە چەندین وەفدیش لە بەغدا هاتوون و بۆیە وەکو کاگازات باسی کرد لە دوای ئەوەی کە ئەم بڕیارە لە ئەنجومەنی نوێنەران دەبێتە تەشریع بێگومان دەبێ وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان و کاگازات بەڕێزیان وەکو پارێزگاری هەڵەبجە بچینە بەغدا و لەوێ کار بکەین لەسەر ئەوەی کە لە بواری جێبەجێکردنی تەشریعەکە وا بکەین کە هاوڵاتیەشی هەڵەبجەیی بە فعلی و کردارێکی شعور بۆ بکات کە قەزاکەی بۆتە هەڵەبجە بۆتە پارێزگا. بەڵێ زۆر باشە دکتۆر کاگازات ئەگەر وەکو دواسەرنج وەکو دوا پرسیارم بێ بۆ بەڕێستان ئەکرێت ئەو بڕیارە مەسەلەن کاریگەری لەسەر بە فەرمی ناساندن و کارکردن بۆ هەردوو مەرزە نافەرمیەکە یاخۆ مەرزەی کە لە سنوورەکە هەیە بۆی ئەویش ببێتەوە کۆی کە بەڕێز دکتۆر ئاماژەی پێکرد کە لە پرۆژە یاسای بودجێ عێراقی کە ئەگەر پەسەند بکرێت لە 150 بۆ ئاوەدانکردنەوە بۆ خزمەتی پارێزگاکە بەکاربهێنرێتەوە لە داهاتەکەی. سپاس بۆ بەرەستان سپاس بۆ سەرنجە یاسایی وردانی برای بەرەزم دکتۆر ئامانج دیارە خۆتان نەزانن مەرزیش کاری سیادیە چکە مەرز ڕەبتی بە ئەمنی قەومی وڵاتێکەوەیە واتە تۆ نەک مەرزێک ئێستا ئێمەمانوێ بازارچەی سازان بکەینەوە
بازارچەی سازان هەموو کارەکانی تەواو بووە دراوە بە تەندەرینیش یەک ئیعاز لە کۆماری ئیسلامیەوە بڵێ ئیش بکەن بەیانی کاکەی مەقاوەری شەکات ئەمە گلەی نییە لە کۆماری ئیسلامی بەڵام بەڕاستی کۆماری ئیسلامی بەرپرسە لەوەی کە ئەم مەرزەی ئێستا ناکرێتەوە ئینا بەیانی ئێمە تەندەرین کراوە دەرچووە بۆ کۆمپانیایەک بۆ پارەکەشی ئامادەیە ئەوەی ماوە ئیشی تیا بکرێ ئەبێ کۆماری ئیسلامی دیارە کۆماری ئیسلامی شەقی خۆیەتی ئەبێ بیر لە چی بکاتەوە لە ئەمنی قەومی خۆی لە پاراستنی ئاسایشی نیشتیمانی بۆیە بەڕاستی مەرز بە ڕسمی ناساندن مەرز بە یاسایی ناساندن ڕەبتی بە ئەمنی قەومی ئەو وڵاتە و وڵاتی دووەمەوەیە کە لە نێوانیانایە واتە ئەکرێ عێراق هەموو کار ئاسانیەک بۆ تەوێڵە بۆ بەمۆ بکە ئەیە بێ کۆماری ئیسلامیش ڕازی بێ یان کۆماری ئیسلامی هەموو کار ئاسانیەک بۆ ئەم دوو مەرزە بکە بەڵام بێ عێراقی فراریش ڕازی بێ چکە مەرزکردنەوەی قوتابخانەیەک نییە کردنەوەی مستەوسفێک نییە تۆ بڕی قردێلەکەی ببڕی ئەمە کارێکە نێودەوڵەتیە یا سیادیە و ڕەبتی بە ئەمنی قەومی و ئاسایشی نیشتیمانیەوە هەیە بۆیە بەڕاستی ئەم بە پارێزگا بوونە هەنگاوێکی جددیە کە کۆماری ئیسلامی هەم ئیسفادەیەەکە هەم دەوڵەتی عێراقی فداڵ هەم حکوومەتی هەرێمی کوردستان کە داهات زیاکە زیاکردنی داهات تاسیری ئیجابی بۆ ئاوەدانکردنەوە بۆ بودجە بۆ موچە بۆ شتەکانە بێ بەڵێ بە هیواین بە پارێزگابوونی هەڵەبجە هەردوو مەرزەکەمان بۆ بک بە مەرزی یاسایی نێودەوڵەتی ئەمەش مژدەیەکە بێ بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و بۆ شاری هەڵەبجە و پارێزگای هەڵەبجە و بۆ ئەوەی کە بتوانین دینارە زیاتر دراوێ زیاتر بۆ داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان زیاد بکەین زۆر سپاس دەکەم کاک دکتۆر ئاماز دوا سەرنجی بەڕێستان واگەر پەیامێکتە بێ بۆ خەڵکی هەڵەبجە و خەڵکی کوردستان سپاس دەکەم وەڵام من پەیامەکەم بۆ هەڵەبجە و هەڵەبجەی خۆشەویستەکان ئەوەیە بەڕاستی دەمەوێت سەری ڕێز و نەوازشدا بنێن بۆ شەهیدانی تاوانە جینۆسایدیکی مابارانی هەڵەبجە و ئیشەڵا ئەم بڕیارانە بە جۆرێک لە جۆرەکان لێکەوتە و دەرئەنجامی ئیجابی دەبێت لەسەر ژیانی خێزان و کەسوکاری ئەو قوربانیانانە و لێرەوە پەیامێکم هەیە بۆ هەموو ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی فیدرال لە فراکسیۆنە کوردستانیەکان کە هەر لە ئێستەوە هەوڵەکانی خۆیان چڕ بکەنەوانێ بۆ ئەوەی کە لەگەڵ هاوڵەکانیان لە فراکسیۆنەکانی تری ناو ئەنجومەنی نوێنەران کار لەسەر ئەوە بکەن هەرچی زووە ئەو بڕیاری کە لە ئەنجومەنی وەزیرانی عێراقی فیدرال ئەمڕۆ گەشتۆتە ئەنجومەنی نوێنەران ببێ بە تەشریع و مەرحەلەی بە یاسایی بوونەکەی یاخود بە تەشریع بوونەکەی تەواو بێ بۆ ئەوەی کە لە دوای ئەوە دەست پێ بکەین بەوەی کە کار بکەین لە پێناوی پراکتیزەکردنی هەموو ئەو دەرئەنجام و لێکەوتانەی کە لە بەرژەوەندی هەڵەبجە و هەڵەبجەیەکانە و دیسانەوە لێرە من سوپاسی هەموو ئەو دڵسۆزانە ئەەکەم کە دڵسۆزانە لێبراوانە بەڕاستی بەندە هەر لە ساڵی 2013ەوە کە ئەم مەلەفە لە بەردەستی بەندە بووە لە سەر ئاستی هەرێمی کوردستان هەموو دڵسۆزانی هەڵەبجە بەڕاستی لەسەر ئاستی هەموو دامەزراوەکان لە حکوومەتی هەرێم لە حکوومەتی فیدرالی هەمویان یەکدەنگ و یەکدەست بۆ هەڵەبجە کەس درێغی نەکردووە و دەزانم هێشتا هەڵەبجەیەکان پێیان وایە وەکو پێویست تەنها ناونیشانەکە گۆڕاوە بۆ پارێزگای هەڵەبجە بەڵام پێم وایە ئەم قۆناغ بە قۆناغ دڵنیام کە هەڵەبجە ئەبینینەوە دەبێتە پارێزگایەکی نمونەی جوان و بێگومان کێشە و کەم و کورتی زۆرە ئێستا لە هەڵەبجە لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی دامەزراندن لە ڕووی بازرگانی لە ڕووی دارایی بەڵام ئەم هەنگاوی ئەمڕۆ نابێ نادی دەبژیرێ هەنگاوێکی گرنگە و ئیشەڵڵا هەنگاوی باشتری بەدوادادێ و دەبێتە مایەی ئاوەدانکردنەوەی زیاتری هەڵەبجە و قەرەبووکردنەوەی کەسوکاری قوربانیانی هەڵەبجە و ئەو شارە خێر لە خۆنە دیوە کە چەندین ساڵەوە بەڕاستی دەناڵێنێ بەهۆی هەموو ئەو تاوانانی کە بەرامبەری ئەنجام دراوە و ئێمەش لای خۆمانەوە دڵنیایی دەدەین کە بەردەوام دەبین و درێغی ناکەین لە خزمەتکردنی ئەم پارێزگایە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئامان ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان سپاس بۆ بەڕێستان لەوە سپاس بۆ بەڕێز ئازاد تۆفیق پارێزگاری پارێزگای هەڵەبجە سپاس بۆ هەردوو میوانی عزیزم بە هیوایەوەین کە ئەو هەنگاوە ببێتە دەرفەتێک بۆ خزمەتکردنی زیاتری پارێزگای هەڵەبجە و ساڕش بوونی بەشێک لە برینەکانی خەڵکی ستەمدیدە و قوربانی دەری هەڵەبجە پانۆرامامان پێشکەشکردنە ویلایەتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ